ئایا کاتێک چاوی بە دنیا هەڵهێنا دایکی و باوکی و خوشک و براکانی بۆ هەتایە چاویان لێکنا. چیرۆکەکەی هێندە خەمناکە هەزاران کەس داوای بەخێوکردنیان دەکرد. سەرنجام دوای 2 هەفتە لە بوومەلەرزەکە پوری لە ئیدلب لە ئامێزی گرت. ئایا لە کاتی بوومەلەرزەکانی 6 شوبات لە شارۆچکەی جەندرێسی سەر بە ئیدلب لەدایک بوو. لە کاتی ڕزگارکردنیدا هێشتا ناوکی وابەستە بوو بە تەرمی دایکیەوە. کۆرپەکە سەرجەم ئەندامانی خێزانەکەی دایکی، باوکی و 4 خوشک و برای گیانیان لەدەستدا. ڕزگارکردنی ئەویش وەک موعجیزە وەسف دەکرا. هەر ئەوەش هۆکار بوو سەرەتا ناوی بنێن ئایا بە مانای نیشانە یان موعجیزە دێت لە زمانی عەرەبیدا. ئایا هەزاران کەس داوای بەخێوکردنیان دەکرد، بەڵام داواکاریەکە ڕەتکرایەوە. سەرنجام لە ڕێگەی پشکنینی DNA-ەوە هالا دۆزرایەوە کە پوری ئایە و ئەو لە ئامێزی گرت. دایکی ئایا ناوی ئەفرایە، بۆیە هالای پوری بڕیاریدا ناوەکەی بگۆڕێت و چی دیکە ئایا نییە و ئەفرایە. خەلیل سەوادی هاوسەری هالایە. ئەو با ئاژانسی هەواڵی فرانس پرێسی گوت ئێستا ئەفرا یەکێکە لە منداڵەکانی و هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ منداڵەکانی دیکەیدا. ئەفرا دوای لەدایکبوونی 10 کاتژمێر لەژێر دار و پەردووی ماڵە ڕووخاوەکەیاندا مابووەوە. یەکێک لە پزیشکەکان با فرانس پرێسیان گوتووە ئەو کاتی گەێنراوەتە نەخۆشخانە تەندروستی ناجێگیر بووە، چەندین برین و شینبوونەوە بە جەستە بچووکەکەیەوە بووە. شاید حاڵەکان دەڵێن ئەو باڵەخانەی خانەوادەکەی ئەفرای تێدا بوو یەکێک بووە لەو 50 باڵەخانەیەی لا جەندرێس بەهۆی بوومەلەرزەکەوە داڕماون. خەلیل سەوادی با ڕۆیتەرزی گوتووە ئەفرا بۆ ئێمە مانایەکی زۆری هەیە، چونکە ئەو تەنها کەسە لە خێزانەکەیدا ماوەتەوە. ئەو دەبێت بە یادگاریەک بۆ من و پوری و بۆ هەموو خزمانی دایک و باوکی. خەلیل سەوادی قسەی بۆ ئاژانسی ئەسۆشیێتد پرێس کردو و گوتوێتی هێندە داواکاری بۆ بەخێوکردنی زۆر بووە، ترسی ئەوەیان هەبووە لەو 2 هەفتەی لە نەخۆشخانە مابووەوە کەسێک بیبات. بوومەلەرزە زیانی بە خەڵکەکە گەیاند. ماڵی پورەکەی ئەفراش و خاوە. ئەوان ئێستا لە ماڵی خزمەکانیان دەمێننەوە. لە نێو چیرۆکە ئازاربەخشەکەیاندا ئەوەی دڵی پورە هالا و هاوسەرەکەی خۆش کردووە ئەوەیە کە 3 ڕۆژ دوای بوومەلەرزەکە هالا خۆشی کچێکی لەدایک بووە. ئێستا 2 کۆرپەلەی بچووک وەک 2 خوشک بەخێو دەکەن.